خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لەگەڵتانە بەردەوام بین هەر ئەمڕۆ ڕۆژی بەرەنگاربوونەوەی قەڵەویە لە جیهاندا کە ئازانی قەڵەوی بۆتە گرفتێکی گەورە بۆ تەواوی و کەسانێک کە لەسەر تاسەری جیهانە بە دەست کێشێکی زۆرەوە دەناڵێنن. ئەمەش ئەگەڕێتەوە بووی کە لەوانەیە لە سەرەتای مناڵیەوە ئاگای لە تەندروستی خۆی نەبوو بێ، ئاگای لە خواردنی خۆی نەبوو بێ، ئاگای لە وەرزشکردنی خۆی نەبوو بێ، بۆیە ئەم کێشە زۆری لە جەستەی خۆیان کۆ کردوێتەوە. بەداخەوە ئێستا بینی کە خواردنەکانمان بگرێت تۆزێک ناتەندروستن و لە هەمان کاتیشە ئەبینی زۆر جار نەجوڵان کەمی وەرزشکردن ئەمەوەی کردووە کە ڕێژەی قەڵەوی زیاد بکات، یاخو زۆر جارەڵین ئێمە ئەو خواردنە خێرانی کە ئێستا بەردەستە ڕاستەخۆ بۆ تێتە ماڵەوە یاخو کەم خەوی تا چەنە بێتە بەرزبوونەوەی ڕێژەی چەوری لە جەستەیە و لەگەڵ ئەمەی کە ئێستا زۆر لە زۆربەی وڵاتانی جیهانە قەڵەوی بە نەخۆشیش هەژمارەکرێت کە بۆتە گرفتێک بۆ چەندین لایانی تری تەندروستی کە قەڵەوی کاریگەری هەیە لەسەری. و ئایا ئێمە تا چەند توانیمانە ڕوبەڕووی قەڵەوی بینەوە، تا چەند توانیمانە بە شێوازی لە شێوازەکان لە ڕێگەی سروشتی و کار لەسەر داپەساندنی کێش بکەین. بەڵام ئێستا چەند ڕێگەیە کاتووە لە زانستی تەندروستیە بۆی کە بتوانین کێشیان دابەزێنن نەشتەرگەری قەڵەوی ئەکەن بە جۆرە جیاوازەکانی و ئایا بەپێی تەمەنەکان ئەم نەشتەرگەریانە بۆچی ئەکرێ و ئایا زۆر جار پرسیارەکرێ ئەم نەشتەرگەریە بڕینی بەعیدەیەتی یاخود چەندین شێوازی تری نەشتەرگەریەوە کە پزیشکە بەڕێزەکە پێمانەڵێ مەترسی چی لەسەر ئەم کەسە بەجێڵێ، ئایا هەرم نەشتەرگەری یانم کەسە بێ دوای ڕێنمایی خۆراکی هەبێ، ڕێنمایی جوڵانی هەبێ و کۆمەڵی بابەتی تر بێمە زیاتر بەجێڵین بۆ پزیشکەکەمان کە بتوانێت زانیاریمان باتێ لەسەرەوەی کە ئایا ئەم نەشتەرگەریانەی کە ئێستا ئەکرێت تەندروستە بۆ چێش ئەکرێت. ئەویش بە میوانداری بەڕێز دکتۆر شاخەوان عوسمان پسپۆڕی وردی نەشتەرگەری قەڵەوی کە بەڕێزیان ئێستا لە لای ئێمە میوانە. دکتۆر جان سپاس بۆ ئامادەبوونە، زۆر بەخێر بێت. زۆر سپاس. زۆر بەخێر بێت. قەڵەوی ئەمەنە گرفتە ڕۆژێکیان بۆ دیاری کردەوە کە ڕوبەڕی ببینەوە. بانیتان باش، بانی بینێرانیش باش. بە دڵنیاییەوە قەڵەوی گەورەترین کێشەی سەدەی 21 یعنی بە بەشی زۆری هەموو وڵاتان ئەناڵێن بەدەستم نەخۆشیەوە. یعنی بە بڕای من لەوە چ لە چەند ساڵی داهاتوە یەکەم نەخۆشی بێتەوەی هۆکاری مردنی مرۆڤەکان لەسەر زەویە. ئەویش بۆی گۆڕینی شێوازی ژیانەوە، لایفستایل بە تەواوەتی گۆڕاوە، خواردنە خێراکان زۆر بوون، جوڵە وەرزش زۆر کەم بۆتەوە، سمارتفۆن و ئەنتەرنێت و مۆبایل کە زۆر دەوری هەیە، وەسایلی گواستنەوە، هۆکارەکانی گواستنەوە تەنانەت جاری لە ماڵەوە چین بۆ دوکانەکەی بەرامبەرمان بە سیارە ئەڕۆین لەبەر ئەمە هەمووی هۆکارێکی زۆرن کە قەڵەوی بۆتە هۆی یەکەم نەخۆشی لە جیهانە. دکتۆر کاتێک لە بەگەڵ بەڕێزت قسەمان ئەکرد لەبارەی قەڵەویەوە وتت کاتێک باسی قەڵەویەکرێت دوو بابەتی جیاواز دێتە ئاراوە، یەکێکیان قەڵەویەکە، یەکێکیان کێشی زیایە کە ئەمە دووشتی جیاوازە. جاکە بەڕێزت پێمان بڵێ جیاوازیەکان لە چیە؟ هەموو کەسەکان دەتوان خوان قەڵەوی خوان حساب بکەن، یعنی بزان کەسە قەڵەوە کێشی زیادە چۆنە، ئەوی چۆن حسابیەکەین بە کێشی نەخۆشەکەن. ئەو کەسانە هەموو کەسێک کێشی خۆی حسابەکات بە کیلۆگرام، بۆ نمونە کەسێک کێشی 90 کیلۆگرامە. وڵا بەمە حسابی کەم هی خۆ سەر کۆتۆ لە خۆتۆ حسابی کە لەگەر باڵایە، یعنی کێش بە باڵا حسابەکرێت، نەک کەسێک بڵێ کەسێک بڵێ من 100 کیلۆم قەڵەویانە، ئێمە پێڵێن ئایا تۆ باڵات چەنە، بۆ نماگە کەسەکە مەتر و 85 مەتر بێڵەن قەڵەو نییە، بەڵام کەسەکە مەتر و 6 بێڵەن قەڵەوە. ئەوی چۆن کێش بە کیلۆگرام دابەشی باڵایەکەین بە مەتر دووجا، یعنی واتەکە کێشی 90 کیلۆگرام بێ دابەشی مەتر و 6کەین 1.6 ضرب 1.6. ئەگەر ئەو ڕقەمە لە بینی 19 بۆ 23 بێەوە کەسێکی نمونەیە، 24 ببوورە کەسێکی نمونەیە، لە 25ەوە بۆ 29 ئەڵێن کێشی زیادە، کێشی زیادن پێی ناڵێن قەڵەوە. باشە ئەگەر لە 30 بۆ 35 بێ ئەڵێن قەڵەوی دەرەجەیەک. دکتۆر من 37م بەدەسانەوە. نە لۆ دڵنیا بە غەڵەت حساب کردووە. لە 35 بۆ 40 قەڵەوی دەرەجە 2 لە 40 بەرەوسەرەوەتە قەڵەوی لە ڕادە بەدەری پێڵێن. باشە دکتۆر زۆر کاتەڵێن لەوانەیە زۆر کەسمان هەیە جەستەی خۆی لە ڕووی ماسوولکەی و کێشی خۆی زیاد کرده بێت. باشە ئەمانە ئێوە لە ڕیزبەندێکە چۆن ئەوە جیاوازە کەسێکی وەرزشەوانە و مەسکولەرە، یعنی ماسوولکەکانی گەورە کردووە بەهۆی لە جوانی ئەم بابەتانەوە. تەمەن کاریگەری هەیە بۆ نمونە تەمەن پەیوەندی هەیە بە و
ڕێژەی ئێوە بۆ نمونێسا مناڵێک هەیە 13 ساڵە لە خوارشتێ من بناڵێک لە هۆڵەکەی خۆمان یاریەکات 14 بۆ 15 120 کیلوێ ماڵە بەدڵنیایی ئێوە چۆن هەژماری هەمان ساباتی بۆکرێت هەمان ئەژماری بۆکرێت و تاویج ینی کەسێک تەمەنی 7 ساڵ بێ کەسێک تەمەنی 20 ساڵ بێ بە هەمان شێوە حساب بێ هەر BMI کێش بە باڵە بەو شێوەیە کەپلیکیشنێک هەموو کەس دەتوانێت لە موبایلەکانی خوا دایبەزێنە پێڵێن BMI کالکولیتەر توانێت دایبەزینە و کاتە کێش و باڵای خۆت داغڵەکەیت و ئەزانیت دکتۆر ئێستا کەسێک بۆی دەرکەوت قەڵەوە وەوای لە هاتووە زۆری کەسەکان حەز ئەکەن لە شولارێکی جوانیان بێت بەڵام بە زووترین ڕێگە بەو لە شولارە جوانە بگەن هەندێک ڕێگە لە ئێستا زۆر باو بووە نەشتەرگەری قەڵەویە ئەوەی کە بڕینی گەدەی بۆ ئەنجامەیەن ڕێگەیەکی تر هەیە سەحبی چاوریە کە بەڕێزت دوتت ئەوە هەر نەشتەرگەری جوانکاریە ئەسڵەن جا بەڕێزت لەبارەی ئەم ڕێگانەوە پێمان بڵێ هەر یەکە و سوودی چییە زەرەری چییە؟ جار یەکەم شت ئەبێ هەموو کەس ئەوە بزانێ نەشتەرگەری لای پۆسەکشن نەشتەرگەری نیە بۆ دابزانانی چێش زۆر مەترسیداریشە بەڕاستی مەترسیدارە بۆ کەسێک کە قەڵەو بێ و چێ ئەو نەشتەرگەریە بوون زیان بە کەسەکە زۆرەکەنە دوو یعنی یەکێ لە سببە هۆکارە سەرێکەکانی ئەو کەسێک قەڵەوە خۆی مەترسی هەر جۆرە بەنجە وەرگی هەر جۆر نەشتەرگەریەکە مەترسیدارە بە تایبەتی ئەگەر نەشتەرگەری ڕاکێشانی چاوری بێ حاڵەتێکمان پێڵێن فادیمبۆلیزم کە بڕە لە چاوریەکان احتیمالە بپەڕێتە ملولەیەکی خوێنەکانی سیەکانی یا دڵی بێتەوەی مردنین لە ناکەوە کە زۆریشمان بینی و لەبەرەوە مەترسیدارە بەڵام نەشتەرگەریە کە بۆ قەڵەوی ئەکرێ ئەوە جیاوازە ئێمە کە کەس ئاماداکەین بۆ نەشتەرگەری قەڵەوی ئەبێ زەختی ڕێک بخەین پستانی خوێنی شەکرەی ڕێک بخەین ئیکۆی دڵی بۆ ئەەکەین زانی دڵی تا چەند بەرگی ئەم بەنجە ئەگرێ یعنی باری دەخۆشەکە ئاماداکەین بۆ نەشتەرگەری قەڵەوی دابەزانی کێش ئەگەر کەسەکە بەپی ڕێنمایەکان بێ ینی نەک هەموو کەسێکە لە خۆی بڵن حەزەکەم لە نەشتەرگەری بکەم نە ڕێنمایەکان ئەڵێ بۆ کێ ئەبێ ئەمە بکرێت ئەبێ ئەو کەسانە بەپی ستاندەری جیانی ئەبێ و کەسانە 30 بۆ 35 ئەگەر نەخۆشیێکی زۆر سەختی قەڵەوی هەبێ کە پەیوەندی بە قەڵەوی وەکومە کەسێک شەکەکەی زۆر کۆنتترۆل نییە شەکەیەکی زۆر خراپ و کۆنتترۆل ناکرێت و قەڵەوی بیەمایەکەی لە بینی لە 32 بەرەوسەرەوەی یا 30 بۆ 35 بەڵام کەسێ 35 بۆ چل بێ ئەگەر نەخۆشی قەڵەویشی نەبێت ئێمە شتێکمانە پێڵێن کۆمۆربدیتی ینی ئەو نەخۆشیانەی کە بەهۆی قەڵەویە توش دەبێ واتە ئەگەر تۆ قەڵەویەکە نەبێنێ ئەو نەخۆشیش نامێنێ ئەو مەخسەمانەوەی کاڵین کۆمۆربدیتی یعنی مەسە کەسێک شەکێکی خراپی ئەگەر 20 کیلو لە کێشی دابەزێن احتیمالە شەکرەکەی نامێنێ بە تەواتی چاک بێتەوە لەبەر بێڵ نەخۆشیەکە پەیوەندی بە قەڵەویەوە تەنانەت بووە ئێمە هەتا لە بینی دکتۆرەکانی ئەڵێن ئەم نەشتەرگەری ئێمەکەن بە زمانی نزیک پێڵێن ماجیک سێرجری یعنی وەکو نەشتەرگەری سیحر وایە تۆ قەڵەویەکەی بۆ چارەسەرەکەی دوای لە پرخەپرخی نامێنێ هەناسەتونی نامێنێ زەختی نامێنێ شەکری نامێنێ بەس بە شێوەیەکی ڕێک و پێک بە شێوەیەکی زانستی کەسەکە ئامادەکە بۆ نەشتەرگەریەکە لەلایەن پسپۆری وردی نەشتەرگەری قەڵەویە بکە نەک کەسێک بێ کە لە پسپۆرەکەی ئەوانە بێت بەڕاستی یان مەسەن بۆ بە کەسێکە قەڵەوە چێ وەلای توری جوانگە لای پۆسەکشنەکە ئەمە ڕێگەیەکی زۆر هەڵەیە کاتەوە ئەگەر هەر کەسێک بە دوای تەندروستی ئەو ڕێگە هەرواز لێ بهێنێ بەڵێ ئیتر بەو شێوەیە تۆ کەسەکە و ئامادەکە نەشتەرگەریەکی بۆکەی نەشتەرگەری قەڵەویش تەنها ئێمە لە کورسانیان بەس بڕینی گەدا ئەزانین نەشتەرگەری خۆ یعنی زیاد لە 50 نەشتەرگەری هەیە بۆ قەڵەویەکە یعنی بەبێ ئەو کەسە پسپۆری ورد بێت لەگەڵ نەخۆشەکە ڕاوێژی تاو بکات ئاو کەسەکە ڕێگەکان تۆ پێڵێ ئەم ڕێگەی کە تۆ هەڵێبژێ ڕێگەیشی زانستیە بەڵام ئا ڕێگەکانی کە و تاقی کردوەوە مەسەن نەخۆشەکە خۆی حەزەکە بە چ ڕێگەدا بەڵێ بەڵام ئەگەر تۆ بڵێن نەتائیجی زۆر سەری ئەوێ بڵێ وەکو لە ڕوانگەی زانستەوە کەسەکە ئامادەکرابێ نەشتەرگەری سەلامەترین ڕێگەی بۆ دابەزانی کرد چونکە ڕێگەیشی زانستیە بەڵام وەکو هەموو نەشتەرگەریی مەترسی خۆی هەیە یعنی ئێمە نابێ بڵێن ئەو بکەین بە بیانی بڵین نەخۆشێک بۆی نەشتەرگەری قەڵ تووشی مەترسی مزاعفاتێ بووە یان ماکێک بووە بڵێن ئەمە نەشتەرگەیەکی خراپە زەلا مرۆڤی واژێ بە نەشتەرگەی ناڵبوونی ژەمرێ بە نەشتەرگەی زراوی ژەبێ بە نەشتەرگەی کۆڵۆنی ژەمرێ وەکو هەموو شتێکەکان مەترسی خۆیە بەڵام ئەگە تۆ مەترسیەکە لەگەڵ نەخۆشەکە ڕوون کردەوە ڕاوێژە پێکرد ئەتوانی ئەبگەیتە نەتیجەیەکی زۆر باش بە دڵنیاییەوە یعنی ئەو کەسانەی کە بە قەڵەوی ئەمرن زۆر زیاترن لەو کەسانی کە بە نەشتەرگەریەکە ئەمرن ئەجینا قەڵەویەکە زیاترە کوژ چون قەڵەویەکە لە کۆتایی هەرە کوژێت
بە نەخۆشی دڵ بێ بە نەخۆشی شەکرە بێ بە نەخۆشی زەقت بێ هەنا سەتونگی بێ لەبەرەوە ئەبێ ڕێگەیەکی زانستی ڕێکوپێک هەڵبژێرین ئەو کاتە توانین لەگەڵ نەخۆشەکە ڕاوێژکەین نەک بەس وەکۆمە نەشتەگەریەک نی هەڵبژاردن بێ تۆ حەزت لە چی بچیگەیە لەگەڵ ڕێزمە ئەمە نەشتەگەری جوانکاری لود نییە تۆ بڵێ من حەزەکەم لوتم جوانکەم ئەمە نەشتەگەریەکە ڕێگەی زانستی خۆی هەیە هەتا لە کوردستانیشا ئێمە ئێستا حالیل نژنەی تایبەتمان هەیە بۆ حاڵەتە ئەبێ و کەسە پسپۆری ورد بێت ئەو کەسە لە بوارەکەی خۆیان شارەزا بێت کەسەکەش لە ڕوانگەی زانست تۆ پێویستی بۆ نەشتەگەریە باشە دکتۆر زۆر کاتەڵی ئەم نەشتەرگەریە ناوەکەی خۆی مەترسیدارە چۆن کەسە پێهۆشەکرێ ئەم کەسە لەوانەیە هۆشی نێتەوە چەندین گرفتیکەی بۆ دروست بێت ئێستا وای لێ هاتووە بەداخەوە یعنی با ئێمە وەک ئێوەی پزیشکی بەڕێز هۆشیاریەکان زیاتر بن بەوەی کە تۆ یەکسەر بڕیار بی نەشتەرگەری بۆ کرێ یعنی ئێستا دایکێکەڵە کوڕەکەم بەخوا ئەو 23-24 ساڵە بەخوا نەوەرزشەکە و نانەکەشی و پێتەرک نادرێ خەی ناکەسێ 4 ساڵیکەی بەم نەشتەرگەری بۆکەم یعنی شتەکە وای لێ هاتووە یان زۆر کەسمان هەیە بە تایبەتی هەڵە تۆزێ لە ئەم کەلەکانمەوە چاوریم هەیە باشە ئێوە چ کاتێک بڕیارێن لەسەرەوەی ئەم کەسە چۆ جۆرە نەشتەرگەریەکی بۆ ئەنجام بێ یاخۆ هەتا بتوانن ئەو کەسە بنێرنە بەردەم جوڵان و وەرزش و بتوانن بە ڕێگایەکی سروشتی ئێستا بۆ نمونە کەسێکی خوار 8 ساڵ گوناحە نەشتەرگەری بکرێ با وەرزش بکات لەوانەیە ئەو لە گەشەیە جەستەی دابەزێت و بێتەوە ڕێکی خۆی ئەوە تا چەند بڕیار لەسەر ئێمە وەکو تەمەن لە تەمەنە لە ڕوانگەی زانستەوە ئێمەڵێن 16 بۆ 65 16 زۆربەی کار ئێمە 16 بۆ 65 تەمەنی 16 ساڵ بێت کەمتر نەبێت بەڵام بابەتێکمان هەیە ئێمە تەنانەت هەندێک جار بۆ هەندێک حاڵەتێکین لە خوا 16 شەوەیە ئەوە بۆ چی کاتێک بەڵێ پسپۆرتمان هەیە پسپۆری تایبەتمان هەیە لەو بوارە ئێمەگەن پێڵن پێدیاتریک باریاتێک سێجی یعنی نەشتەرگەری قەڵەوی لە مناڵانە هەندێک حاڵەت ئێمە پێویستەکە بۆی بکەین چونکە کەسەکە مەترسیدارە بەڵام ئەویش پاش ڕاوێژکردن ئاکەم نەخۆشی هۆرمۆناتی نییە پسپۆری هۆرمۆناتی مناڵان ئەیبینێت من نەخۆش هاتووەتی تۆ نەشتەرگەری بۆ کە مناڵ بووە تەمەنی 11-12 ساڵ بووە خۆم یەکەم جار نەخۆشەکەم نردوو بۆ لای پسپۆری هۆرمۆنات لای دکتۆر ڕێگەیەکی کرد تاقیکردنەوە تا تەمەنی بگاتە ئەو تەمەنی کە سەر و 16 ساڵ بێ بەڵام ئەو بیکردنە زۆر هەڵەیە کە تۆڵی من ئەوە قەیناکە با بەدڵی خۆمە خۆم قەڵە دوایە چم نەشتەرگەریەکەم چوێت چ گرنتیگە تۆ گەیتەوە نەشتەرگەریە ئەو نەشتەرگەری تۆ تووشی مەترسی و ناکە یانە لەبەرەوە تەمەنەکان لە ئێمە ینی هەڵبژاردننی نەشتەرگەری قەڵەوی بە یەک دکتۆر نییە و من وەکو دکتۆرێک من بەتەنیان نیم پسپۆری خۆراک هین بڕیاری لەسەر بدات پسپۆری هۆرمۆن پێڵین پسپۆری کوێرە ڕژێنەکان پێڵن ئەندۆکراینۆلۆجیست هەتا دکتۆری شەکرە پسپۆری وردی نەخۆشی شەکرە پسپۆری دڵ یعنی تیمێک بڕیارە دێن لەسەری دوای نەشتەرگەریەکەش تەنانەت پسپۆری خۆراگە ببینیانیەوە نیە تو بڵێ من نەشتەرگەریەکەم دوای بەدڵی خۆما خۆم بەدڵی خۆمە خوشتیوان نییە چکە بێت تۆ لەسەر ڕێنماییکی ورد بڕۆی چکە نەشتەرگەری قەڵەوی نەشتەرگەریشی درێژخایەنە ئێمە لە زانستی پزیشکیە پێناسەیەکمان بگەین پێڵن کرۆنیک دزیز نەخۆشیێکی درێژخایەنە وەکو چۆن کەسێک نەخۆشی دڵی هەیە نەخۆشیێکی درێژخایەنە تا مردن پێوەیە بێ بەڵام تۆ کۆنتترۆلەکی بەپی کاتەکان کۆنتترۆلێکی سەدانی پزیشکەکەی تۆ ڕێنمایی وەرەگری جاریوە دوای نەخۆشەکە نەخۆشمانەوە نەشتەگەری کردووە نەشتەگەری من لەم چەند ڕۆژی پێشودا نەخۆشەکە بوو 2 ساڵم پێ نەشتەگەری بڕینی گەدەی کردبوو یعنی پاش پشکنین و بۆمان دەرکەوتۆ نەخۆشەکە لە قەڵەو بۆتەوە بیێمایەکی بوو بە 43کە زۆر قەڵەو چی بۆکە جێبەجێ نەکردووە ڕێنمایەکان جاریوە هەندێک جار پێدی بە نەخۆشەکە شوێ ئەی دکتۆر من کام خواردنی خراپەوە مەخوار پیزا خۆم لەفا خۆم یعنی ئەوی خراپی خوا بەڵێ یعنی من کەم پێمەوت نەشتەگەریەکە کە من نەشتەگەری دووەمم بۆ ئەنجام دەکە گۆڕینی ڕێڕەو بوو بۆی کێشی داوەز چووکەمە ترسیدار بوو پێم وتووە تۆ نابێ بەم شێوەیە ژیان بەس بەڕێ بکەیت بەڵام پێم وتووە کە هۆکاری قەڵەوبوونەکە ڕاستە هۆکاری زگماکی مەسەن جینات هەندێک کەسێ جیناتی بۆی هەیە جینات زۆر دەوری هەیە ئێمەڵێن لە 150 پەیوەندی بە جیناتەوە لە 150 پەیوەندی بە دەوروبەرەوەی ینی پێڵێن ئینڤایرمنتال خۆراک و لایفستایل و شێوازی ژیان و ئەم نوعشتانە بەڵام هەندێک جار نەخۆشەکەش خۆی بەرپرسە لەو بابەتە یعنی خۆی یعنی هیچ ڕێنمایەکی جێبەجێ نەکردووە تر یعنی خەتا لە نەشتەگەریەکان نییە بەخۆ خەتا لە پسپۆڕەکەشان نییە خەتا لە نەخۆشەکە خۆیاتی هەندێک ڕێنمایەکە جێبەجێ ناکە بەڵێ ئەوەش بۆی هەیە دکتۆر زۆر کات ئەم نەشتەرگەری ئێوە بە زانستی تەندروستی بۆی ئەکەن هەموو بابەتەکان بە شێوازێکی زۆر باش بۆی ئەەکەن تەم نەخۆشەوە پیرەکاتەوە
تەواو تم کێشەکە خۆی دابەزێ دکتۆر تا چەند گرنگە ئەو کەسانی منەشتەرگەریەکەن ئێوە ڕێنماییان بنە کە خەوێکی باشیان هەبێت وەلایانی دەرونیان ئارام بێت وە سترێسی بۆ خۆیان دروست ناکەن وە جوڵەشیان هەبێت بە دڵنیاییەوە یعنی تۆ ئێمە شتێکمان بۆ دەرکە ئێمە وەرزشکردن بەتەنیا شێشدار نابەزێنێ یعنی هەندێک کەس بە هەڵە لەو قسێ تێنەکە ئێمە شتێکمانی پێڵەن کالۆری دەفست تۆ چەند وزە وەرەگری چەند وزە سەرفەکەی تۆ تاوەرە وەرزشکەیت و وزە زیاتر وەرگری لەوەی کە سەرفەکەیت هەر کێشەدار نابەزێ لەبەرەوە بێ کالۆری دەفستمانەوێ بەڵام ئەگەر تۆ وەرزش بکەیت باشتر احتیمالە کالۆری دەفست زیاتر بێت یعنی وزە زیاتر سەرف بکەیت ماسوولەکانە باشتر بێت دڵە باشتر بێت سیەکانە باشتر بێت لەبەرەوە بە دڵنیای کەسێکی وەرزشەوان وەکو لانی مەناعەش و تەندروستی باشتر بێت و داوەزانی کێشیشی باشتر بێت لەبەرەوە ئەو کەسانە ئەگە وەرزش بکات لایفستایلی خۆی بگۆڕێ خواردنە خراپەکان نەخوات ڕێنمایەکانی پزیشکی جێبەجێ بکات زۆر زۆر باشتری جێبێت بۆ خەو دکتۆر بەڵێ بە دڵنیایی خەو یەکی کە هەرە کێشە گرنگ کات چکۆ لەبەری کە تۆ ئەخەویت لە کاتی خەوات چی ڕوو ئەدات مناڵێکی تازە لەدایک بۆش 18 ساعت 20 ساعت دەخوێت لەبەر لە کاتی خەوا هۆرمۆنی پێڵن گرۆث هۆرمۆنی گەشە ئەو هۆرمۆنی گەشە دەرەدات لەگەڵیشە هۆرمۆنی ئێستا ئێمە کە سترێسمان هەیە لە ڕۆژانەیە کە ناخەوین سترێس هۆرمۆن دەردین ئەم سترێس هۆرمۆن هۆکارێکە بۆ قەڵەوی بەڵام کە تۆ خەوی سترێس هۆرمۆن کەمەکەیتەوە یعنی هۆرمۆنی فشاری دەرونی ئەو هۆرمۆنانە کەمەکەیتەوە کاخەوی هۆرمۆنی فشاری دەرونی کەمەکەیتەوە وەرزشکردن فشاری دەرونی کەمەکاتەوە کە تۆ کەسێکی ئارامە بیت بەڵام یەکی لە کێشەگرنگەکانی کە هەند دەجارێت نەخۆشێ بە دوای بابەتی هەرزان ناگەڕێ کام دکتۆرە بە کەمترین نرخ بۆمەکە کە داوەزانی نرخ ڕاستە ئێمە تۆ بێت و هاوکاری نەخۆشکی تا بتوانانی هاوکاری نەخۆشکی بەڵام ئەو مەوادانەی کە لە کاتی عملیاتە بەکارێنی زۆر گرنگە یعنی یەکێ لە کێشە هەرە گەورەکان کە نەخۆش تووشی کێشە ئەبێت مزعفەت پەیوەندی مەوادەکانەوە مەوادێکی کوالیتینیزم بەکاری ئەم مەوادە کوالیتینیزم بۆ تۆی کێشە یعنی ئێمە کە تۆ گەدە ئەبڕی یاری خۆڵڕێڕەوە گۆڕی خۆ بەدەست نایدوریتەوە بەمەهم یعنی هەندێک مەوادێک کە بەکارێنی ئالەتی پزیشکی بەکاری ئەم ئالەتانە بێت کوالیتەکەی زۆر بەرز بێت بۆی تووشی کێشە نەبێت یعنی ئێمە لە وڵاتی بەقا پسپۆری وردمێنە ئەو کوالیتی کە بەکارمانێنا شەریکێکی تایبەت بوو هاو شەریکێکی محتەرە بوو یعنی باوەڕ پێکرا بوو یعنی من لە ماوەی 2 ساڵە کەسێک نبینی تووشی مزعفات بێت زۆر بەدەگمن بەڵام کە تۆ دابەزینی کوالیتی ماوەدەکان بەکارێنی نەخۆشکە باجەکەیەدا نەخۆشە جاریە بۆ 500 دلارێک کوالیتەکەی داوازی دوای ئەوە 5-6 دەفتەری سەرف کردەوە جاریوە ژیانیشی تیاناوە ئەوەی کاڵن هیچ هەرزانێک بێ حکمت نییە ئەمە نە حکمەتەکە لە کوالیتەکەیەتی تۆ مەوادی کوالیتی باش بەکاربێنە پسپۆرێکی باش بێت شێوازێکی باش بێت مەترسیەکانە زۆر کەم باش ئەڵەی لە هەندێک کەسە گەدا بڕن لە هەندێک کەسە ڕێڕەوی گەدا گۆڕن ئەمانە پێمان بڵێ هەر یەک و بۆ کێ ئەنجامی ئەیەن بۆ نمونە سا کەسێک قەڵەوە یە بۆ لای من ئەڵێ دکتۆر من قەڵەوم و ڕێگەکانێکم تاقی کردوێتەوە و زەعیف بووم و قەڵەومەتەوە و بەڕاستی توانام نەماوە ئەمێ بڕینی گەدەم بۆ بکەیت یەکێ لە هەرە شتە گرنگەکان کە ئەوەیە بیکەن یەکەم هەناوبینی گەداواتە نازوری مەعیدەی بۆ بکەیت بۆ نمە کەسە نازوری مەعیدەمان بۆ کرد بۆمان دەرکەوت ترشەڵۆکی لە مەعیدەیەوە گەڕێتەوە بۆ ناو سوورەنجی ئەم نەخۆشە بە هیچ شێوە نابێت نەشتەرگەری بڕینی گەدە بکات ئیلا بێ ڕێڕەوگۆڕی بکەیت چکە لەبەری کە ڕێڕۆمان بۆ گۆڕی ئەگەر بڕینی گەدەمان بۆگە دوای نەخۆشەکە چیەوێت ترشەڵۆکەی زیاتر ئەگەڕێتەوە وەزعەکەی بەرەو خراپتر ئەڕوات یعنی ئەمە کارێکمان کە خراپترمان کرد لەبەرەوە بێ ئەوە شێوازی ئەڵبژاردنی نەشتەرگەریەکە لەگەڵ نەخۆشەکەیە یعنی وەکو بڵێ موناقەشەیەکی ڕاوێژی بێ بکەین بڵێ ئەم نەشتەرگەریە بۆ تۆ ناگونجێ هەندێک جارێ نەخۆشەیە قەڵەوێکی زۆری هەیە شەکرێکی هەیە زۆر خراپە کۆنتترۆل ناکرێت ئێمە بۆی ڕێڕەگۆڕینی بۆڵ بژین لەبەر هەم شەکرەکەی چارەسەرەکەین هەم کێشی دائەوازین هەم چانسی قەڵەوبوونەوەی کەمترە چکە بمانێ نەمانێت نەخۆش قەت التزام ناکە بەتەواوەت لە 100% بەڕێن ناکەین یان هەروایە یعنی خۆمان ئێمە هەمومان مرۆڤین خواردن خۆشە هەموو کەس حەزی لە خواردنی خۆشە ئەو ڕاستیە ئایا تۆ چەند بەرگە ئەگری ڕاستە ئەگینا کەس هەیە نەشتەگەری بڕینی گەدەی کردو تا ئەسە هیچ کێشێکی نەبە بۆ ڕێنمایەکان بە جوانی جێبەجێکە بەڵام چەند کەس ڕێنمایی جێبەجێکە بە پێی توێژینەوە لە 100 ڕێنمایی جێبەجێکە لە 100 کەس یەک ڕێنمایی جێبەجێکە توێژینەکان وا ئەڵێن یعنی توێژینەکان وایە یعنی مەسەن وەرزشکردن لە سە کەسی قەڵەوە یەک کەس بە وەرزشکردن توانێت کێشی خۆی بە بەردەوامی ڕێک کۆنتترۆل کە دکتۆر بۆ منە ڕقیان لە وەرزشکردنەوە کەسانی کە قورسە یعنی ئێستا خۆمان هەر کەسێ لە خۆمان تاقیکەرەوە کەسێک یاڵە دکتۆر من ئێستا ڕێجیمم کردو جاری 2-3 ساڵە و بێ ڕێجیمم کرد 20 کیلۆ دابەسیم جای قەڵەو بۆتەوە
ئەم جارە ناتوانێت ئەو هینەی کەچکو بەڕاستی قورسە یعنی ئەو کەسە ئەبێت زۆر یعنی تەشبیانە بێت وەکو چۆن کەسێک جگەرە تەرگەکە کە دەستی بێکار جای دوم ترکردنەوەی زۆر قورسە لەبەر بوو ئەڵێن دەست پێ مەکەرەوە ئێمە نەخۆشەکانڵێن تەنانەت ئەگەر یەک پارچە سەمونی ژێمەی خۆ کە دەستی پێکە دوایوەکو من بە خۆشەکەمای پێڵم ئەڵێ وەکو جگەرەکەەوە کە دەستی پێکەوە بە یەک پارچە سەمون ناوەستی تۆ ئەچی تۆ سەر ستایڵەکەی جاران لەبەر پێڵێن چەند تەمەن زۆرتر بڕوا کێشدا بزانن سەختتر ئەبێت بە دڵنیاییە یعنی ئێستا من تەمەنم بۆنمە کەسێک تەمەنی 30 ساڵە ئەڵێ دکتۆر ئێستا من ئەوەی ئێستای خۆم پێی قەڵەو بجاران 10 ساڵم پێشم خوارد پێی قەڵەو نابوو بەڵە ڕاستە لەبەرەوەی میتابۆلیزمی تۆ بەرەو خاوبوونەوە ئەڕوا بەرەو خاوبوونەوە هەتا کەسەکان هەتا تەمەنی زۆرتر بێ کەمتر کێشی احتیمالە دابەزێ یعنی بۆنمە کەسێک بیێمایەکەی چلە کەسێک تەمەنی 40 ساڵە کەسێک تەمەنی 6 ساڵە ئەو کەسێک تەمەنی 40 ساڵەکە هەمان نەشتەرگەریان بۆکەم هەمان کێشیان نێماوە بەس تەمەنەکانی جیاوازە ئەوەی 6 ساڵەکە کەمتر کێشی دابەزێ و لەوەی تەمەنی 40 ساڵەکە من نەخۆشمە وا بوو ناسیاو بوون ئەی دکتۆر بۆ خزمەکەم زۆر دابەزی من زۆر دانابەزم خۆم تۆ تەمەنە 6 ساڵە و تەمەنی 40 ساڵە لەبەر تەمەنەکانیش ئەگۆڕێ یان تەنان جاریوان نەخۆشیە دڵ دکتۆر من نەشتەرگەری بڕینی گەدەم کردو سامێک بڕێرە بگۆڕم من پێم وتۆ مەترسی زۆرە بۆ تۆم ڕێرە گۆڕینەوە تۆ چکەوە دکتۆر من بگەم ئەو وەزنە وتم وەڵای ئەو وەزنە بەدەست ئێمە نییە ئێمە نەشتەرگەرێک ئاگەین بەڵام ئەنجامەکان یعنی هیچ گرنگتیشی تیانی لە علمی پزیشکی هەوایە ئێمە پێڵێن تەسەوڕەکەین وا بڕوابێت بەڵام ئەمە ڕەسەداسەد ئەم شتە ڕوو ئەدات نازانین دکتۆر ئێوە لە پزیشکی قسێکی زۆر جوانتانەیە ئەڵێن لە پزیشکی یەک کۆیەک ناکاتە دوو بەدڵنیایە ڕاستە یەکەنە جارە کاتە چواربار و دۆخەکانی گۆڕێن بەڵێ ینی لەبەرەوە نەخۆشە بێ خۆی ئاگای لەگەڵ دکتۆرەکە پەیوەندێکی باشیە بێ دکتۆرەکەش ینی تەنان نمونەیەکە بۆ بجێرمەوە نەخۆشەیە سێ دکتۆری کردو هەر سێ دکتۆرەکە وتێتی تۆ پێویستە بە نەشتەگەری نییە ئەو هەر بە دوای یەکێکاگەڕ نەشتەگەری بۆ بکە مەسەن کێشی ئەوە نەبووە بیێمایەکەی بۆ نوە سی بووە بیێمایەکەی سی بووە ئێمەڵێن سی پێویستە هەر بە نەشتەگەری نییە ئەم هەر بە دوای دکتۆرەکەی نەشتەگەری کرد باوەڕکە نەخۆشێکم هەبوو نەشتەگەرەکەی من بۆم نەکرد سێ سپۆرەکەی کرد هەر بۆمان نەکرد چولایەکی چوارەم کردی دوای هاتو بە مزعفا داتەوە کێشی زۆر دابەزی بوو ئێسقانەکانی هەمووی شل ینی بەرەوشکان ئەڕۆی خوێنی دابەزی بوو کالیسۆمی دابەزی بوو ئەی دوتوار چم بۆ ئێران نەشتەگەرێکی کاکەم من کاکە جاری یەکەم بەقسە کردم جای دوم بەقسەمان کە با تووشی کێشێکی گەورەتر نەبیت لەبەرەوە بێت نەخۆشە بێ خۆشی وریا بێت هۆشیار بێت بەڕاستی چووکە خۆ دەزانی ینی هەندێک جار هەیە نەخۆش هۆشیار نییە یعنی لەبەرەوە بێ خۆشیارێکی تەواو هەبێ لەسەری نەکەت بۆی بزانی ئێمە چی بۆ ئەکەین تۆ چەند ئیسیفاداکەی مەترسی لەسەر ژیان هەیەیان نا یعنی نەخۆشێ ئەمە نەخۆشمانە 240 کیلۆ بووە هاتووی نەشتەگەریم بۆ بکەم یعنی ئێمە هەڵین ئەو نەخۆشانش ئێمە نەشتەگەری بۆ ناکەین ئێمە ڕێگەیەکی بۆ لە بژێنین مەسەن هەندێکجار باڵوونی گەدە بەکارێنین دەرزی بەکارێنین ئەڵێن با کێشی بڕێک دابەزێت تا بەرگی نەشتەرگەرەکە بکرێت باشە دکتۆر نەشتەرگەریانی کێوەیکەن قەڵەوی لە خانمان و پیاوانە هەمان ڕێنماییە یاخود جیاوازی هەیە هەمان ڕێنمایی هەیە ینی زۆر کەم جیاوازی ینی نەشتەگەرەکان تقریبا بۆ خانمان و پیاوان هیچ پێنجی جیاوازی هۆرمۆناتە ئەمە هیچ کێشێکی نییە باشە ئەو کەسانی نەشتەرگەریەکان ئەنجامێن دوای ماوەیە کەس بەداپەساندنی کێشی خۆیانەکەن و هەستەکەن شلبوونەوەیەک لە جەستەیانان ڕۆبێ بۆ نمونە لەسەروی مەمکەکانیان بۆ شانەکانیان پێستیان یەتۆ خوارەوە دوای ئەوە بڕیارەوەن لەسەرەوەی کە پزیشکی جوانکاری بیبینە نەشتەرگەری بۆ بکە یاخود چی ئەم کەسا بێ چی بکات ئێمە کاڵین ئەمانوت ئیشەکەمان ئێمە تیمۆرکە ئیشێکی تیمە یەکێ لە تیمانی کە تایەتی چێ دکتۆری جوانکاری ینی لە وڵاتان کاڵن لە سنتەرێکمانی بڵێن ئێمە سنتەرگی نەشتەرگی قەڵەوی یەکێ لەو دوتۆرانەی کە لە ناو سنتەرەکە دووری نەشتەرگی جوانکاریە ئێمە جاری وە لە ڕاوێژ لەگەڵ دکتۆرێکی جوانکاریە ئەو نەشتەرگانی بۆکەی نەک نەخۆشەکە قەڵەو بێت بڵێ من ئەم ورگەم لابم بۆی دابەزم نەخن یعنی مەسە من پەیوەندیم لەگەڵ دکتۆری جوانکاریە جاری هاوڕێم هەیە پسپۆری جوانکاری ئەڵێ من ئەم نەشتەرگەی ئەم کەسات و بەلای مەڵێ ورگم بووە چووکەرەوە نەشتەرگەری جوانکاری سکم بۆ بکە بۆی کێشم دابەزێ نردوتی بۆ لای من وتەی نەخر نەشتەرگەری گەدی بۆ کە دوای من کە ئەومان بۆ کردو ئینەی بۆ لای بۆ نەشتەرگەری جوانکاری سکی بۆ بکە کە کێشی دابەزی پێستە زیاکانی بۆ لابرێت باش دکتۆر وەکو دووە پرسیاری من لە بەڕێزت لە ئێستا باسی دەرزیت کرد ئەم دەرزیش زۆر باوە بە تایبەت لەناو خاتوونەکانە ئەم دەرزیە بۆ کێکرد مزعفاتی نییە بەدڵنیایی مزعفاتی هەیە بەڵام ئەبێ چەند تێستێکی بۆ بکەین بۆ نەخۆشەکە اینجا بڕیار بین لەسەریەوەی دەرزەکە بەکاربێنین بەدڵنیایی ئەو لە تۆ چەند ساڵی داهاتووە
دەرمانی وا بەکاربێت جێگی نەشتەگەری بگرێتەوە بەڵام تا ئێستا جێگی نەشتەگەیە نەگرێتەوە بەڵام لە مستەقبەلە احتیمالە بەڵە دەرزەکان ئەبێ پسپۆڕێکی تایبەت بێت پسپۆری و قەڵەوی بێ یا کوێر ڕژێنەکان بێ اینجا ئەو دەرزێ بەکاربێنێت بۆ کێکرێت یعنی ئەو کەسانی کە مەسەن بیەمایەکان مەسەن کەسێکگەڵێ بیەمایەکەم سی حەزم تۆزی کێشکم دابزان توانی بۆی بەکاربێنی بەڵێ بۆ ماوەیەکی کوردەوی لەژێر ڕێنمایی پزیشکە یان هەندێک کەسێک وەکو بۆم باسم کە کێشەکەی زۆر زیادە ڕادە بە دەرقەڵەوە بەرگەی نەشتەگەری ناگەی مزعفاتی زۆرە بۆ بەنج و ئەم بۆ نەشتەگەری لەبەرەوەی ئەمەوە بەکارێنین وەکو موقەتەن تا بڕێ کێشەکەی دابزین حازریکەی بۆ نەشتەگەری یان هەندێک جار نەخۆشەکە مەترسی هەیە مەسەن نەشتەگەی دڵی کراوی بۆ کراوە مەترسێکی هەیە دەرزەکەی بۆ بەکارێنی دەستەکانە خۆش بێت دکتۆر هیواداری نەو کەسانی کە بڕیارێن کە قەڵەون بڕیاری نەشتەرکەریەن تەنها بەس پزیشکەکانن کە ئەوان ئەتوانن هۆشیاری بن و ئایا پێویستی پێێت یاخود پێویستی پێینە و ئەوەش لەبیرکەین کە کەسێکی خزممانە کەسێکی نزیکە کردوێتی و ئەبینی گۆڕانکارێکی تۆ جەستەی تۆ لەو جیاوازترە بێت دکتۆر بوو بینێ پشکنین بۆ بکە تاوەکو بتوانێت ئەو جا بڕیار با لە هەمووشی گرنگتر یەخوا کەسمان پێویستمان بە نەشتەرگەری نەبێت بتوانین لایفستایلێکی وامان هەبێ کە خواردنی باش خەوێکی باش وەرزشێکی باشمانە بێ تاوەکو تەندروستیمان باش بێ و کێشی زۆر لە جەستەمانە کۆنەکەینەوە دووبارە سپاس بۆ دکتۆر دەستەکانە زۆر سپاس.